بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني بستوبينز لوانا كاين تفسير القرآن بيروز بيمو خزمتان بس رزامندي خواهي قوري وهيوادان بيوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون الله يستهزئ بهم ويمدهم في طغيانهم يعمهون. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانە وتعالە باسی منافقین وەکلوانەی ڕابردوو باسمان کرد. کاتێکەوە ئەو دوو ڕوانە دەگەنە ئیمانداران دەڵێن ئامەننا، بەڵام کاتێکەوە دەستن لای سەرکردەکانی خۆیان شەیاطین وەکو باسمان کردواتە سەرکردەکانیان لە کوفر ئەوجا جوولەکە یاخود غەیری ئەوان کاتێکەوە لە لای ئەوان دەبن بە تەنها دەمینێنەوە دەڵێن ئینەما نەحن مستەهزئون، دەڵێن ئێمە ئیستەهزا بە ئەهلی ئیمان دەکەین، دەڵێن إنا معكم إنما نحن مستهزئون، إما لقلن قوين بتواوتي قلبا وقالبا بلام ظاهرا كلقل أوانين وكو استهزاء وقالتا بيكرنيك لبرانبر أو أخواي قول سبحانه وتعالى كوا صاحبي قضيك وصاحبي دينك أقرت سيوان إدعاء أو كان كوا استهزاء بإيمان داران دكان بلام خواي قورا ردي عند ذاته وخوا صاحبي قضيك الله يستهزئ بهم، الله سبحانه وتعالى استهزاء بواندكا وەکو باسمان کردوانەی ڕابردوو دیارە الله يستهزئ بهم لە بابی مقابلەیە ناکرێ بە مطلقی بڵێن خوای گەورە سوبحانە وتعالە ئیستهزائێ، بەڵکو لە بابی مقابلە کاتێک ئەوان خیداع دەکەن خوای گەورەش خیداعیان بەرامبەر دەکاتەوە، ئەوان مەکر و پیلان دادن خوای گەورە مەکر و پیلان هەیە بەرامبەریان، کاتێک ئەوان ئیستهزایان هەیە خوای گەورەش ئیستهزای هەیە بەرامبەریان. جا لێرەدا ئیستهزای خوای گەورە کووە سوبحانە وتعالە بەوانە. إمام طبري رحمة خويل بلا تفسير كيدا درباري أو آت الله يستهزئ بهم تفرمي أصل استهزاء بما نيتسد تفرمي أصل استهزاء لزمان عرب أو إظهار المستهزئ للمستهزئ به من القول والفعل ما يرضيه ظاهرا وهو بذلك من قيله وفعله به مورثه مساءة باطنا. كواتا تفرمي للان لغته استهزاء أويا كسيك ظاهرا وانشام دا لبو كسي مقابل كوا شتيشي وادكاتا ظاهرا بقازانزي أو تواببي كسيك وانشام دا لبو مقابلكي لبو برانبركي كوا كاري وانزام دا بابلن قفتار وكرداري وانزام دا برانبري كوا كسي مقابل ظاهرا بي رازي بي بلام لحق دا أو كوا أو مبستيتي أو كوا لنتيجة دا أوي كأو بينا خوش أويان أنزام ددا أو تعريف استهزاء وكإمام طبري رحمة خويل بيديك كواتا دفرمي لسر وأساسش كاتك أو منافقانة لدنيا بوشيوي بإظهار إيمان كاتك ظاهرا دلن إما إيمان من هنا آمنا بالله وباليوم الآخر ولحقت جدا كفر لنا ضلو درونيان داهيا وخواي قورش أو اشتدزاني سبحانه وتعالى ئیتر خوای گەورەش لەسەر ئەو ئەساسەی ظاهری ئەوان خوای گەورەش تەعاملی بە ظاهر لەگەڵ دەیان دەکا وەکو ئەهلی ئیمان حسابیان دەکا وەکو ئەهلی ئیسلام حسابیان لەگەڵ دەکا لە دنیادا بۆی کە لە سەفی ئیماندارانن عینی لە بۆیان هەیە
ژن و ژنخوازی بکەن لەگەڵ ئیمانداران. تەمان ئەگە کەسێک بە ئاشکرا بڵێ من کافرم لە بۆی نییە ئەسڵەن ژن و ژنخوازی لەگەڵ ئیمانداران بکاتن و هەروها ئەحکامی تایبەتی خۆی هەیە. ئەگەر کافرێکی محارب بیتن کاتێکەوە ئەهلی ئیسلام شەوکەت و قووەتیان هەیە لی قبول ناکەن، بەڵام کەسی منافق ظاهرا ئەحکامی مسلمانانی بەسەردا جێبەجێ دەکرێتن وەکو ئیمانداران با بڵێن مناکەحەی دەکرێتن لە ژن و ژنخوازی و هەروها لە خواردن و خواردنەوە حسابی ظاهری لۆ دەکرێتن لە مەسەلە حیوان سەربڕین و ئەو بابەتان حسابی مسلمان و ئیمانداری لۆ دەکرێتن و هەروها ماڵ و سەر و ماڵ و عرضی پارێزراو دەبیتن. ئیتر ئەوە بە حسابی ظاهر. ئیتر کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتعالا دەزانی ئەوان کە منافقیشن لە دڵ و دەروونەوە کوفریان هەڵگرتیە، بەڵام کە ئیظهاری ئیمان دەکەن خوای گەورە سوبحانەهو وتعالا لە بابی مقابلە بە هەمان شێوە تەعاملیان لەگەڵ دەکاتن. لە کاتێکدا کە دەزانی خوای گەورە سوبحانەهو وتعالا عالم الغیب وەشەهادەیە، چاک دەزانی چ ناو دڵ و دەروونی هەیە، چ کوفر و چ بوغزێک بەرامبەر بە ئەهلی ئیمان، ئەوجا لەگەڵەوەش ئەحکامی ظاهریان لەسەر جێبەجێ دەکات وەکو مسلمانان. و لە ڕۆژی قیامەتیش عینی بە هەمان شێوە لەگەڵ ئیمانداران حەشریان دەکاتن، لەگەڵ ئیمانداران حەشریان دەکاتن، بەڵام فترەی لە سەرەتادا لەگەڵ ئیمانداران حەشریان دەکرێت، لە پاشان بەرەو چێن دەرێ دەبردرێن. طبعا هەل ساحەی مەحشەرەوە ئەو نورەی کەوە دەدرێت دەبەخشرێ بە ئیمانداران کە سەو لە قەدەر ئیمانەکەی ئەوانیش لە سەرەتا پێی دەبەخشرێ، بەڵام زوو دەکوژێتەوە و ئەوجا کول لە نمونەکەش زیاتر عینی باز لەو حەقەتە دەکاتن. لە نەتیجەشدا ئەوە وەکو باسمان کرد خوای گەورە سوبحانەهو وتعالا لە سوورەتی ئەنیسا باسییان دەکاتن کەوە عاقبەت و سەرنجامی کەسانێکی منافق ئەوەیە کەوا فی الدەرکی الأسفل من النار، لە خوار کافرەکانیشن لە جەهەنەم خوا پەنامان بدا. کەواتە ئەوە ئیستهزائی خوای گەورەیە بە ئەهلی نفاق، بەو شێوەی ظاهرا وا تەعاملیان لەگەڵ دەکاتەوە وا تێبگەن پارێزراون بەو ئیمانی کەوا تەنها بە زمان بە دیاری دێخن لە دڵیان کوفر هەیە، ئیتر خوای گەورەش وا تەعاملیان لەگەڵ دەکات لە دنیا و لە قیامەتیش هەر لە بدایەتەڕا لەگەڵ ئەهلی ئیمان حەشریان، بەڵام لە نەتیجەدا بەرەو دۆزەخ حەشر دەکرێن و لە نزیمترین دەرەجەکانی دۆزەخن، خوا پەنامان بداتن. کەواتە ئەوە ئیستهزائی خوای گەورەیە سوبحانەهو وتعالا بەرامبەر بە ئیستهزائی کەسانێکی ئەهلی نفاق. ويمدهم في طغيانهم يعمهون. ويمدهم وەکو ئەخفەش ڕەحمەتی خوای لێبی دەڵێتن مەدەدت له، کاتێکەوە لە زمانی عەربی دەڵێ مەدەدت له ئیذا تەرەکتەه، کەسێک کە بڵێ مەدەدت له واتە تەرکم کرد، واتە وازم لێ هینە. بەڵام کاتێک دەڵێ ئەمدەدته کە بڵێ ئەمدەدته بمعنى ئەعطەیته، کەواتە مەدەدت و ئەمدەدت فەرقیان هەیە. مەدەدت بە معنای تەرک دێ، ئەمدەدته بە معنای ئەعطەیته. لێرە کە خوای گەورە دەفەرموویە یەمدهم فی طغیانهم یعمهون، واتە یەترکهم، کەواتە خوای گەورە سوبحانەهو وتعالا وازیان لێدەینی لەو طغیانەی خۆیان، لەو کوفر و نیفاقەی خۆیان، کاتێکەوە هەندە تەجاوزی کردێت. طغیان لە تەغای هاتێ، واتە تەجاوزکردن و لە ڕادە دەرچوون، کاتێکەوە با بڵێن پەرداخێک ئامان هەبی کە ئاوی تێدەکەی هەتاوەکو پڕ دەبی کە پڕبوو ئۆجا لێی دەڕژێتەوە، کە پڕبوو لێی دەڕژێتەوە. ئیتر ئەوانیش لەو کوفر و نیفاقی کە تێیدانە طغیانیان کردیە، سنووریان بەزاندیە. ئیتر لەو کوفر و نیفاقی کەوا سنووریان تێدا بەزاندیە، خوای گەورە دەفەرمی وازیان لێدەینی لەو طغیانەی خۆیان، لەو سنوور بەزاندنەی خۆیان. یعمهون لە عەمەهی هاتیە، وەکو زانان دەفەرمون عەمامان هەیە بە ئەلیف مەقسوورە، عەمەمان هەیە، عەمە بەها کۆتای پێدێ، دەفەرمون عەما ئەوەیە کەوا واتە چاوی ئینسان نابینابی، عەمە کە بەها کۆتای پێدێ واتە دڵی ئینسان نابینابی و حەق نەبینی. ئیتر یعمەهون لە عەمەی هاتێ، واتە دڵیان کۆرەیە. ئەوجا لێرەدا وەکو زانان دەفەرمون واتە لەو طغیان و تەجاوز و سەرپێچی خۆیان یەتەحەیەڕون یەتەڕەدەدون، لەبەرەوەی دڵیان کۆرەیە. ئیتر بەو شێوەی وەکو خوای گەورە لە سوورەتی ئەنیسائیش دەفەرمی کەسانێکی منافق کە پێغەمبەری صلی الله علیه و سلم عینی وەسفیان دەکات لە حەدیثدا، کەسانێکی متەڕەدید و مذبذبین بین ذلك لا إلى هؤلاء ولا إلى هؤلاء، کەسانێکی منافق بەو شێوەی سەر لێ شێواون، نازان ڕوو لە کوفر بکەن بە تەواوەتی و لە ئەهلی کوفر بکەن یان ڕوو لە ئەهلی ئیمان بکەن. ئیتر خوای گەورە دەفەرمی وازیان لێدەینی، یاخود جڵەویان لۆ شل دەکەوە. کوێندەگەر مفەسرین دەڵێن یەمدهم جڵەویان لۆ شل دەکاتن تاوەکو لەناو ئەو طغیان و سەرپێچیەی خۆیان
بە تەڕەدودی بە محەیەری بەسەر لێ شێواوی بمینێنەوە ئیتر بەو شێوەی خی گەورە سوبحانەوە وتەعالە سزایان دەداتن واتە تەوفیقیان نەکە بەهانانە لە بەرەوانە کەسانێکن هەندێنین مستحق نین خی گەورە سوبحانەوە وتەعالە بەهانایان بێ جا لە دوایەوە دەفەرمی أولئك الذين اشتروا الضلالة بالهدى فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين ئەوانەی کەوا لەسەرەوە باس کراواتە ئەو منافقانەی کەوا لەسەرەوە خی گەورە باسییان کرد لەو چەند ئاتەی لە پێش ئەو ئاتە بوو ئەوانە کەسانێکن خی گەورە دەفەرمی اشتروا الضلالة بالهدى ضلالەت و گومڕاییان کڕی بەچی کڕیان مقابلەکەی چ بوو کە بەخشیان مقابل بەو ضلالەتەی کە کڕیان دەفەرمی بەو هیدایەتەی کەوا پێیان بوو ضلالیان پێ کڕی سبحان الله اشتروا الضلالة بالهدى کاتێکەوە لەفظی ئیشتیڕای بەکارهێنایە کڕین دیارە مەبەست لێرەدا ئەوەی والله ئەعلەم وەکو زانایان دەفەرموون واتە ئەوانە ڕەغبەتیان لێ بکوو کەسێک کە شتێک بکڕی بە ڕەغبەتەوە دەیکڕی لێ دەیکڕی کە ڕەغبەتی لێ هەیە لەو شتێکەوە مەبەستی تیبی کڕی ئەوەی کەوا دەشی بەخشی ڕەغبەتی لێ نیە دەوێت ئەوە ببەخشی مقابل بەو شتێکەوە دەیەوێت بیکڕیتن ئیتر لێرەدا کە خوای گەورە لەفظی ئیشتیڕای لە بۆیان بەکاردێن وەکو زانایان دەفەرمون ڕەحمەتی خۆیان لێبی واتە مەبەست ئەوان بە قەزد و نەک بە نەزانی ئەو ئیشیان کردبینە بە قەزدەوە کردیتیان بە عیلمەوە کردیتیان چاک دەزان ئەوە هیدایەتە و ئەویشیان گومڕاییە ئەوجا هیدایەتیان بەخشیە گومڕاییان هەڵبژارێ گومڕاییان کڕیە أولئك الذين اشتروا الضلالة بالهدى واتە ضلالەت و گومڕاییان کڕی بەچی بەو هیدایەتەی کەوا لەبەردەستیان بوو دەیانتوانی وەری بگرن جا لێرەدا وەکو زانایان دەفەرمون کەواتە لێرەدا ئەوان هیدایەتیان پێبوو لەسەر هیدایەت بوون هیدایەتەکان بەخشی گومڕاییان وەرگرت یاخود هەر ئەسڵەن نەیان بوو ئیتر بەو شێوەیە هەندێک لە زانایان دەفەرمون بەڵێ لە سەرەتادا کەسی منافق هیدایەتی وەرگرتیە بە دلیل ئەوەی کەوا خی گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی منافقون باسییان دەکاتن دەفەرمیتن ذلك بأنهم آمنوا ثم كفروا أوانا إيمانيان هنا أوجا باشان كفريان كرد إيمانيان هنا أوجا باشان كفريان لسورة النساء به ماشي وخواي قول سبحانه وتعالى باسيان دكا كوا إيمانيان هنا كفريان كرد وإيمانيان هنا كفريان كرد بوشوية تنزارك كواتا إيمانيان بيبو هدايتيان بيبو بخشيان قمرايان ورقر هندش لزانا دفرنا خلا أصلا وكسي منافق إيماني نهنا بەڵام کە خوای گەورە دەفەرمی ئەوانە هیدایەتیان بەخشی لەبەر و هیدایەت لەبەر دەستیان بوو هیدایەت لەبەر دەستیان بوو دەیانتوانی وەری بگرن بەڵام ئەو هیدایەتیان گۆڕیەوە بە ضەلالەت و گومڕایی ئەو هیدایەتیان گۆڕیەوە بە ضەلالەت و گومڕایی خوا پەنامامدا أولئك الذين اشتروا الضلالة بالهدى فما ربحت تجارتهم لو كرينو فروشتني أوي أوان كرديان فما ربحت تجارتهم بالتأكيد أو تجارتي أوان كرديان بهيج شيويك رابح نبو قازانزي تدانا بلكو أو باري زرر مندبون كسيكوا أو نوري بيكوا دنيا وقيامتي لو روشن دكا بيغورتو بقمرائية كوا سرتا باي تاريكاية كوا تأوتس تجارتي كديكا اشتروا الضلالة بالهدى فما ربحت تجارتهم بەڕاستی تجارەتەکەیان رابح و قازان زینەبوو بەڵکو ئەو پەڕی زەرەرمەند بوون وما كانوا مهتدين لەو تجارەتەیان لەو کڕین و فرۆشتنەیان لەو هەڵس و کەوتیان کە کردیان وما كانوا مهتدين بە هیچ شێوەیەک مهتدی نەبوون لەسەر هیدایەت نەبوون لەسەر ڕاستەڕێ نەبوون بەڵکو بەو ئیش و کار و کردەوەی کەوا کردیان هەر هەموو ژیان و ڕەئسمالی خۆیان لەدەستدا کەواتە نەک هەر ئەو سلعی کە پێی بوو بەخشی بەڵکو ڕەئسمالەکەشی هەمووی لەدەستدا لەبەرەوەی ژیانی هەمووی لەدەستدا هەتاوەکو لەسەر ئەو کوفرە مرد لێیە بە هیچ شێوەیەک مهتەدی نەبوو کەسێک بوو ڕێگای ڕاستی نەدۆزیەوە بەڵکو لەسەر گومڕایی ژیا و لەسەر گومڕاییش دەمری خوا پەنامان بدە ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەو چەند ئاەتە کە باسی منافقەکان دەکات لە پێشەوەش وەکو وتمان لە 5 ئاەت باسی ئیمانداران کرد لە 2 ئاەت باسی ئەهلی کوفری کرد لەو چەند ئاەتەش باسی ئەهلی نیفاق دەکات و لە پاشان ئەوجە نمونەش لە بۆ ئەهلی نیفاق دەینەوە بەڵام لە کۆتایی ئەو چەند ئاەتە لە مختصری تەفسیری قورئانی پیرۆز
کە کۆمەڵێک لە زانایان نووسیتیانەوە لە نهایەتی ئەو چەند ئاەتە لە کۆتایی ئاەتی 16دا دەڵێن لەو چەند ئاەتەوە لە ئاەت 6ەوە هەتا 16 چەند شتێک وەردەگیرێت. یەکەم إن من طبع الله على قلوبهم بسبب عنادهم وتكذيبهم لا تنفع معهم الآيات وإن عظمت. أن من طبع الله على قلوبهم كواتا أواني كوا خواي قورا موري لسر دلكانيان دايا بسبب عنادو بدروزانينيان لبو آتكاني خواي قور كواتا أواني كمزار كعناديان برامبر بحق كرد آتكانيان بدروزاني بسبب أوش خواي قورا موري لسر دلكانيان دا وكود فرمي ختم الله على قلوبهم إلى آخر الآية دفرمي أواني كوا خوا موري لسر دلكانيان دا بسبب عنادو أو كفر تكذيبي كأوان ديكن لا تنفع معهم الآيات. أوانا براستي آياتي خواي قورة آيات قرآني فيروس آيات كاني كوني أوان سودي لينا بين هرتسند قورج بي هرتسند معجزاش بس إخوان بينن دبروا خواي قورة فرمي سواء عليهم لسر أوان وكويك أنذرتم أم لم تنذرهم لا يؤمنون كواتا بآيات كاني خواي قورة أقادانيان بكيويانا أوان بهيت شويق إيمان ناينن أو يقلع عبرتكان كريو دجيل الآتكان كوا باز لأهل كفر دكا باشان حكمتش كاش باز دكان ضلين إن إمهال الله تعالى للظالمين المكذبين لم يكن عن غفلة أو عجز عنهم بل ليزدادوا إثما فتكون عقوبتهم أعظم كواتا كخواي قول لو آتذا لكوتاي باسي أو لو تن آتي لكوتاي باسي كسانش منافق كاتك ودفنمي ويمدهم في طغيانهم يعمهون خواي قول وازيان لدين لناو طغيان كي خويان يترددون يتحيرون كبوشي خواي قول وازيان المعنى أولي كإهماليان دكا ياخد مهلتيان بيددا بمعنى أوي بكوا خواي قول سبحانه وتعالى ليان بأقا ياخد صلاة بسرديان دانيا نا بل اللي يزدادوا إثما وكل سورة النساء عيني باز لو حقتك برانبر بأهل كفر لبو أوي وازيان دين تاوكو قناه تاوانيان زيادتر ببي تاوكو عقوبة وسزان لا إخواي قورة تربية يتربو الشيوية لو تن تأودوا عبرتان باس كده ببشتواني إخواي قورة لا وانا كاين داتو دسينا خزمت أو دوسياتي كوا نموني دين تولبو أهلي نفاق تاوكو زيادة اللي عن شهر زاين بس تاوي كوا خمان لبارزين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله